33 ساڵە چاوەڕوانی گەڕانەوە و سۆراخێکی منداڵەوونبووەکانیەتی هەمیشە لە دڵە خوڕپەدایە بۆ ساتێکیش لە بیری نەکردوون. شەونم عەبدوڵڵا ئەو دایکەی کە دوو منداڵی لە کیمیابارانی هەڵەبجە بێسەر و شوێن بوون و ئێستاشی لەگەڵدا بێت سۆراغیان نییە. ئەو دەڵێت کەیسی هەڵەبجە و کیمیاباران بە حیزبی کراوە، حکومەتی هەرێمیش کەم تەرخەمە لە دۆزینەوەی ونبووەکان. من وەک دایکی دوو مناڵی تاوانی کیمیابارانی هەڵەبجە و 5 خوشک و برام کە هەتا ئێستا بەداخەوە بێسەر و شوێنن، نەخێر حکومت لە ئاستی پێویستە ئیشی نەکردووە، هیچیشی نەکردووە. ئەوە تا ساڵ لە ساڵە بینین کە یانەوەی یادەکە کاڵ بکەنەوە. هەڵەبجەیە کە مەزڵومێتی گەلێکە، هەڵەبجەیە کە کوردی بەدنیا ناسان. ئێستا بڕیار وایە ڕۆژی سێشەمە کە شانزەی مانگە و یادی ئەو مەرگە ساتە گەورەی ئێمەیە لە پەرلەمانی کوردستانە قسە لەسەر ئەم یادە بکرێ. بۆیە لێرەوە داوا لە پەرلەمانتارە بە ڕێزەکانەکەم کە بە دڵی پڕ لە خوێنی ئێمە چوونە پەرلەمانی کوردستان بە قەڵەمی بە ویژدانەوە بێنە ناو هەڵەبجە داواکاریەکان و گوێ لە معاناتی کە سوکاری شەیدان و بریناران و ونبووان بگرن. لە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە لە سلێمانی پێشنگایەکی فۆتۆگرافی کرایەوە کە زۆربەی وێنەکان ئەم فۆتۆگرافەرە ئێرانیە چرکاندوویەتی. باز لەو وێنەیە دەکات کە زۆر کاریگەری کردوتە سەری و دەڵێت هیچ کات ئەو دیمەنانە لە یاد ناکات و وێنەی دیکەی نەبیندراویشی هەیە ئەگەر هاوکاری بکرێت ساڵانی ئایندا دەیانخاتە ڕوو. ئەرکی من وێنەگرتنی ئاوارەکانی ناوچەی خوڕماڵم پێست پێدرا بوو. لە چرکەساتی بۆمبارانکردنی ناوچەکەدا لە بەرزایەکانی خوڕماڵەوە هاتمە خوارەوە. تووشی ئەم دیمەنە تراژیدیا و ناخێژێنە بووم. سپاس بۆخوا توانیم جۆرێک وێنە بگرم کە وێنەکان خۆی تعبیر لە چرکەساتی مەزڵومیەتی ئاوارەکانی وڵاتی دراوسێم بکات. گرتنی ئەم وێنەیە پێویستی بە قسەکردنی من نەکات، خۆی پەیامگەێنەر بێت بە تەواوی دنیا. بەڵێ هێشتا زۆر وێنەی تر هەن بڵاو نەبوونەتەوە. ئەگەر بەرپرسانی سلێمانی و هەڵەبجە هاوکار بن بۆ ساڵی ئایندە بڵاویان دەکەینەوە. ڕەنگە چەند ساڵێکی دیکە من نەمێنم، بەڵام پێویستە پارێزگاری لەم جۆرە وێنە جەنگیانە بگیرێت تا بۆ مێژوو بمێننەوە. پارێزگاری سلێمانی دەڵێت پێویستە پەرلەمان یاسایەکی شایستە و گونجاو بۆ کەیسی هەڵەبجە و کیمیاباران دەربکات کە سوکاری شەهیدان خزمەتی زیاتر بکرێن و پشتیوانی مادی و معنەوی بکرێن. پەرلەمانی کوردستان ملێرە داوایان لە یەکەم ئەمانە و ئەم داخوازیانە چوارچێوەیەکی یاساییان بۆ دیاری بکەن. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتەکان ئەبێ هەمومان بەیەکەوە کار بکەین و ئەبێ ڕێکخراوەکان و دام و دەستگا خۆلجەیەکانیش کار بکەن بۆ ئەوەی کە بتوانن چارەسەری ئەم بارودۆخانە بکەن، قوربانیەکان ڕابگرین و داخوازیەکان وەڵام بینەوە خزمەتگوزاریەکان باشکەین، ژیانی گشتی ڕێک بخەین. بۆیە من ئومێد دەکەم هەموو ئەمانە لە داواکاریەوە فۆرمێک و چوارچێوەیەکی یاسایی بۆ دروست بکرێ کە پابەندی بەرامبەر هەموو ئەمانە دروست ببێ و پابەندی و سنوور بۆ هەمومان دیاری بکە. هێشتا زۆرێک لە هەڵەبجەیەکان بە هەناسەیەکی تەنگ و سنگێکی نەخۆشەوە بەردەوامن لە ژیان. بەڵام بۆ خۆیان دەڵێن هەموو ڕۆژێکیان مردنێکە، ئەوانەشی ساغ ماونەتەوە بەشێکیان منداڵی ونبوویان هەیە و بۆ ساتێکیش لە گەڕانەوەیان بێئومێد نین. بەشێکیشیان بە دیار ئازاری کە سوکاریانەوە ئازاری دەرونی دەچێژن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.